تورکیا لە مێژە بە بیانی جۆراوجۆر هێرشەکاتە سەر باشووری کوردستان، بەڵامەوەی کە لەم دوایانە بینرێت بە تایبەت لە 23 نیسانەوە کە بۆردومانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانەکات دارستانێکی زۆری سووتاندووە، سروشتێکی زۆری لە بین بردووە، هەروەها بۆتە هۆی مەترسی بۆ دانیشتوانان و هاونیشتمانانی ئەو دەفەرە. ئێمە بە هەموو شێوازێک سەرکۆنەی ئەم لەشکرکێشیەکەین و دژی ئەوەستینەوە و شەرمەزاریەکەین، چونکە تورکیا مافی نییە لە ژێر هیچ بیانوێکدا هێرش بکاتە سەر خاکی هەرێمی کوردستان، چونکە ئەم خاکە گەلی هەیە و خاوەنی هەیە. بۆیە پێویستە دەوڵەتی تورکیا ڕێز لە سەروەری خاکی هەرێمی کوردستان بگرێت و چیتر نەبێتە هۆی ڕژانی خوێنی ڕۆڵەکانی گەلی کورد. بێگومان دەبێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دەوڵەتی ئەمریکاش بۆ ئەم سنووربەزاندنە و ئەم ملهوڕی دەوڵەتی تورکیا بێتە سەرخەت، چونکە ئاگاداری بارودۆخەکان و ئاگاداریشن کە چەکی قەدەغەکراوە کۆمەڵکوژی بەکارهێناوە کە ئەمە ڕێگە پێنەدراوە و دوورە لە سیاسەتی نێودەوڵەتیەوە. هەروەها ئەمە ئەبێتە هۆی ناسەخامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەبێتە هۆی گەورەبوونەوەی کێشەکان. بۆیە پێویستە بێنە سەرخەت بەر بەم داگیرکاری دەوڵەتی تورکیا بگرن و چیتر ڕێگە نەدەن بێپاسا و بێبەهانە هێرش بێنێتە سەر سروشت و خاک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. نابێت لە ژێر ناوی دیموکراسیەت و بەرژەوەندی سیاسیە کۆمەڵێک بەهای مرۆڤایەتی، کۆمەڵێک سەروەری خاک و هەرێمایەتی لە بەرچاو نەگیرێ. پێویستە ئەمانە ببێتە ئەولەویەتی سیاسەتی وڵاتان و ڕۆحی مرۆڤەکان ببێتە پێشەنگ و پێشەوەتی سیاسەتیان، چیتر بێدەنگ نەبن بەرامبەر ڕژانی ئەو هەموو خوێنە داگیرکردنی ئەو هەموو خاکە کە خاکی دەوڵەتی تورکیا نییە. وڵات دیارە هەر داگیرکاری و هەر زڵم و ستەمێکە لە گەلانەکرێ بەڕاستی ئێمە ڕەتی دەکەینەوە. وەکو دانیشتوانی شاری پێنجوێن هەموو زوڵمەکان کاتێکە لە گەلەکەمان کراوە ئێمە پەیامێکمان هەبووە، ئێمە هەڵوێستەیەکمان هەبووە لەسەر ئەوەی کە تکایە زاڵمان، تکایە داگیرکەران، تکایە ستەمکاران بوەستن. ئێمەش وەکو ئێوە خاوەنی کیانی خۆمانین، خاوەنی نیشتیمانێکین، حەزەکەین بۆ خۆمان بژین بەو شێوەیە کە خۆمان حەزمان پێیەتی. لەبەرەوە بەڕاستی ئەو کارێک کە ئێستا ئەکرێ کارێکی نامرۆڤانەیە و کارێکە کە هەموو شەرع و هەموو یاساکانی ئاسمان و زەوی ڕەتی ئەکاتۆ لە کاتێکا کە لە کاتا خەڵک خەریکی ژیان کردنە ئێمە گوندەکانمان وێران ئەکرێ، ئێمە خەڵکمان ئاوارە ئەکرێ. بەڕاستی ئەگەر تەماشای جیهان بکەین ئەوەی کە ئێسەیش لە ئاوارە یا ماوە تەنها گەلی کووردە. بۆ لەبەرچی؟ بۆیە بەڕاستی ئەو پەڕی ناڕەزایی و ئەو پەڕی بێزاری خۆمان دەرەبڕین لەو کارە نامرۆڤانە و لەو کارە داگیرکەرانە و لەو بۆردمانانی بە تایبەتی کە ئەکرێ لەسەر خەڵکی هەرێمی کوردستان. گەلی کورد هەموو چەکەکانمان لەسەر تاقی کراوەتەوە. ئەگەر ئێمە بە مێژووی خۆمانە بچینەوە بەڕاستی سیر بکەین کاتی خۆی لە هەڵەبجا، لە بالیسانە، لە زۆربەی شوێنەکانی کوردستانە بەڕاستی چەکە یاساغ و قەدەغەکراوەکانمان لەسەر تاقی کراوە. ئەمەش من پێم وایە چەکەکان دیارە هی زلهێزانە، زلهێزان ئەیداتە دەستی ئەوان بۆ ئەوەی کە بەڕاستی وەکو پرۆڤەیەک هەم تاقیکەنەوە لە سەرمان، هەم وەکو ئەوەش بەڕاستی کە مەسڵاحەتیان لەوانەیە لەوا بێت کە سەرکوتی ئێمەی پێ بکەن. بۆیە ئەو پەڕی نائەخلاقی ڕێکخراوە مرۆڤیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە کە چەکێکی یاساغی نێودەوڵەتی لەسەر گەلێکی بێچارەی بێلانەی وەکو کورد تاقی بکرێتەوە. هەرچەند ئەمڕۆ زۆربەی شتەکان هەر ناوە بەداخەوە ئەڵێم، بەڵام بەڕاستی حەقی ئەویان هەیە، مافی ئەویان هەیە بە ئەرکی ئەخلاقی خۆیان هەڵسن. ئەویش ئەوەیە کە ئەگەر ئەو شتەی بۆ ئەو تەواوی مرۆڤایەتی حرامە با بۆ ئێمەش حرام بێت، ئەگەر بۆ ئەوان باشە با بۆ ئێمەش باش بێت. بەڵام لە کاتێکا کە ئێمە سەیرەکەین لە هەر شوێنێکی ئەم سەر ئەرزا بچووکترین چەکی قەدەغەکرا و حتا جاری وا هەیە شتێکی زۆر بەسیت لە مرۆڤێکی تر بکرێت جگە لە مرۆڤی کورد، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراو نێودەوڵەتیەکان لەسەری دێنە دەنگ، بەڵام بەداخەوە لە ئاستی کووردا بێدەنگن.
ئەوە جێگەی داخە